بناوي خواي گەورە و میهرەبان الحەمد لله على كل حال بەڕاستی خوای گەورە ئەمەی بەسەر کردینەوە ئەو تاقیکردنەوەی خوای گەورەی الحەمد لله زۆر شکر ئەمە پێڕازینە بەڕاستی بەرام زولمکردن شتێکی زۆر ناخۆشە ئینسان زولمی لێ بکرێ ئەمێن دوێنێ کاتژمێر 1:30 پاشنێوڕانێ سەردانی ئەو نەخۆشخانەی لەدایک بوونم کرد ئەو کاوەستا لێرەیە هاتی نێرە خێزانەکەم وەزعی باش نەبوو دیارە لێرە بەمنیان نەگۆ هەر خێزانت حملیاتەکرێت گوتن وەزعی باشە و دوایە تا وەختەی گوتیان دەبی بێ پەنجەمۆری بکە حاڵەت تەواڕی خێزانت حملیات کرد تقریبا ڕانگردم هەتا سعات 5 پەنجەمۆریان بە من کرد پاشی هەنجی سعاتێکی زیاتر پێ بوو گوتیان کاکە وەرە جۆرێ وەڵام مندارەکەی خنکایە ڕوحمی تەقیە پێش ئەوەی ئەوانە چونچی خەمیان لێ نەخوارد کاتی نەزیف بوو تقریبا ئەگەنە مندارەکە هیچ حەیبی نەبوو یعنی جوو لەو شتی هیچ کێشەی نەبوو لە سۆنەر و لەو شتانە یعنی ئێستانێکە کاتی برێم مندارەکە گوتە مندارەکە خنکایە ڕکاتی ڕوحمی داچی تەقیە مندارەکەش خنکا بووە بەڕاستی یعنی زۆر بەداخەوە هەتا ئێستا هەلە بەڕێوبەری لێرە لە تەندروستی ئێرە هەتا ئێستا تەلەفۆنێکی دۆم نەکردێ برێ کاکە ئەرێت چت بەسەر هات یان بێت تێرە برێم کاکە سەردانت بکە برامە تو کێشت چییە هیچ خۆ بێم نەدن لە خەڵکی بەڕاستی ئەو دکتۆرەش کە ئەمە هیچ پەیوەندی ئاسلان گوتی سکرتێرەکەش گوتی هەر من نەتونە بیارچی نەو کردێ بکەن یعنی هەتا ئەوەن دەشی گوتم کاکە مندارەکەم مردیە ئەمێن هەژدە سارە چاوەڕێم کرد چونکە حملیات شتم زۆر لەو خێزانەی خۆ کردیا بڕوا بکە زۆریشن مەسەرف شتی زۆرن کردیا هەتا خوای گەورە گوتن ئەوە زۆر ئومێدن پێ بوو گوتن ئەم مندارەکەن ئەوە هاتە دنیا